الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بسم الله الرحمن الرحيم. فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون. بەڵێ بەڕێزان لە سوورەتی ئەلماعون خی گەورە سوبحانەوە و تەعالە کە باس لە کەسانێک دەکا کە ڕۆژی قیامەت بە درۆ دەزانن. ئینجا دەفەرمی فويل للمصلين واويلا دۆڵێک لە جەهەنەم لە بۆ کەسانێکەوە نوێژ دەکەن بەڵام بێ ئاگان لە نوێژەکانیان و لە کاتی خۆی نایکەن و لەو کاتەشکە دەیکەن شروط و واجباتەکانیان لێ نایەتە جێ. ئیتر لێرەدا خی گەورە فەرمی واوەیلا لە بۆ کەسانێکی نوێژکەر ئەدی ئەگەوەی نوێژی نەکا ئەوە تەبعاً حسابێکی دیکەیە وەک خی گەور لە سوورەت ئەلمودەتیردا دەفەرمی کاتێک کە پرسیار لە ئەهلی جەهەنەم دەکرێ ما سەلەکەکم فی سەقەر یەکەم تاوان کە باسی دەکەن قالوا لم نكن من المصلين لەو کەسانە نەبووین کەوا نوێژ خوێن بین لە ڕیزی ئەوان نەبووین. کەواتە بەڕێزان نوێژ زۆر مهمە. ئەنجام نەدانی وەکو لە حەدیث پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دائیرەی ئیمان دەتباتە دەرێ. کەواتە گرنجیدان بە نوێژ وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی یەکەم شت لە قیامەتێکەوە پرسیار لە ئینسان دەکرێتەوە دەربارەی نوێژەکانیتی. ئەگەر لە نوێژەکانی دەرچوو ئەوەی تر ئاسانترە حسابەکەی، لە نوێژەکانی دەرنەسی ئەوەی تر زەحمەتە. خوا پەنامان بدە ئەو ڕێزەی کە خوای گەورە لە ئینسانەکانی نایە کەوا ڕۆژێ 5 جاران بانگیان دەکات بۆی کەوا لە خزمەت پەروەردگار بوەستن. کەسێک ئەو ڕێزە قبول نەکا دەبی چ کەسێک بی چی ئیمانێکی هەبیتن. لۆیە تەمەشا دەکەی لێرە کاتێک کە دەفەرمی فويل للمصلين لە دوای ئەوەی کەوا فەرمووی ئەڕەئیتە الذی يكذب بالدين. باشە چ علاقەیەک لە بینی تەکذیب و بەدرۆزانینی قیامەت و لەگەڵ مەسەلەی نوێژ نەکردن یاخود نوێژکردن بەڵام بۆی کەوا بێ ئاگابی لە نوێژەکەت. دیارە علاقەیەکی زۆر پتە و هەیە بڕاستی لەبەر ئەوەی خوای گەورە سوبحانەه وتەعالە کاتێکەوە باس لە منافقەکان دەکاتن لە چەندین جێگا لە قورئانی پیرۆز دەفەرمی ئەوانن کەوا ذکری خوای گەورە ناکەن ئیلا کەمێک نەبی و هەروها وەکو لە ئەحادیث پێغەمبەر داهاتێ صلی الله عليه وسلم لە نوێژەکانیشە زۆر بە تەمبەڵی دێن لە بۆ نوێژە عەکسی ئیمانداران عەکسی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا دەفەرمێ جوعلت قرة عینی فی الصلاة بەڕاستی چاوم ڕۆن دەبیتەوە لە نوێژەکانمدا. ئیتر قەزیەی گرنجیدان بە نوێژ زۆر مهمە و بە تایبەتیش وەکو خوای گەورە لە سوورەتی ئەلبەقەرەدا دەفەرمی وإنها لكبيرة کە باز لە نوێژ دەکا واستعينوا بالصبر والصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين الذين يظنون أنهم ملاقو ربهم وأنهم إليه راجعون. وويلا ئەیتەلێوێن دەفەرمی گرنجی بدەن بە نوێژ و بە سەبردان بە تایبەتی لە بۆ ئەوەی کەوا هەموو واجبات سەرشانتان ئەنجام بدەن و لە کاتی موسیبەت خۆڕاگر بن بە سەبر و بە ئەنجامدانی نوێژ. ئینجا دەفەرمی نوێژ قورسە مەشەقەتی تێدا ئیلا لەسەر کەسانێک نەبی کەوا یەقینیان بە قیامەتەیە. کەواتە لە قەدەر یەقین بە قیامەت ئەو نوێژە لەسەر ئاسان نەبی بەڵکو تام و لەزەت و بەڵکو وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمید چاوڕۆنیت لەناو نوێژەکەتدا دەبی. والعەکس بالعەکس ئەو کەسەی کەوا ئیمانی لاواز بی لە بە قیامەت نوێژ لەسەری زۆر قورسە. ئیتر لۆیە تەمەشا دەکەی عیلاقەی بینی قەزیەی تەکذیب و بەدرۆزانینی قیامەت لەگەڵ مەسەلەی ئەوەی کەوا بێ ئاگا لە نوێژەکانی خی گەورە سوبحانەهو وتەعالە یەک سوورەت والله عالم مناسبەکە لە نێوانیاندا ئاوایە. اینجا هەر لە درێژەی وەسفیاندا دەفەرمێوانە چێنە الذين هم يراؤون ئەوانە کەسانێکن ڕیایی دەکەن واتە لە بۆ خەڵکی حەز دەکەن ببیندرێن کاتێکەوە نوێژ دەکەن لە پێش چاوی خەڵکی نوێژ دەکا لەوانەیە لە کاتی دیکە لەوانەیە هەر نەیکا یان بیکە بەڵام بە شێوەیەک هەلێقەی خۆی بکاتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەریحنا بها یا بیلال بانگ بدە و تاوەکو بەو بانگە بچینە ناو نوێژەکانمان و پێی مرتاح بین نەک بە عەکسەوە بۆی کەوە ئەریحنا منها نوێژەکەی بکەین و لە کۆڵمان بیتەوە والعیاذ بالله کەسانێک دەڵێن کەواتە ئەوانە کەسانێکن ڕیایی دەکەن کەواتە ئیخلاسیان نییە لە بۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالە. و هەروها وەیەمنەعون الماعون ئەوانە کەسانێکن منعی ماعون دەکەن. ماعون چییە؟
واتە هەموو ئەو شتانەی کەوە وەکو یارمەتیدانە لە بۆ خەڵکی ئەوانە مەنعی دەکەن بە هەموو شێوازەکانی یارمەتیدان، هەتا ئەو شتەی کە وەکو زانایان زیاتر باز لەوە دەکەن کەوا ماعون زیاتر بەو شتان دەگوتری کەسێک ئالەتێکی هەیە یاخود کەرستەیەکی هەیە ئەتیادیە جیرانەکەی نیتی کەسێک نیتی خزمێکی نەیتی بێتن دیە داوای لێ بکاتن کەەوە فلانەشتم پێ بدە کاری خۆم پێ دەکەم لۆت دەجێڕم و هیچی لێ نایە ئەو مەنعی ئەوەش دەکات منعی ئەوەش دەکاتن باعون بەو شتانێکەوە وەکو کەرەستەیەک بەکار دەهێنرێ و دەجێڕدرێتەوە لە خاوەنەکەی ئەو منعی دەکا وات نەکە نایبەخشی منعی یارمەتیش دەدا و هەروەها زانایان دەفەرمون کە ماعون بەگشتی هەموو ئەو شتان دەگریتەوە هەتا منعی زەکات عینی منعی ماعونە و ئەوجا پێدا بێ والحاصل ئەوانە کەسانێکن کەوا فعلا نە لە تەعاملیان لەگە خوا سبحانه وتعالى خێریان پێوەبەر و ئیخلاسیان نییە بەڵکو ڕیایی دەکەن هەڵسوکەوتیان لەگەڵ خەڵکیش کەسانێکن کەوا بەهانای خەڵکی بێن بەعکسەوە ئەوەی لە دەستیان بێ منعی دەکەن بە هیچ شێوەیەک نەسوودیان لۆ خۆیان و قیامەتیان هەیە نەسوودیشیان لە بۆ خەڵکو و دەوروبەری خۆیان هەیە کەواتە ئینسانی ئیماندار پێویستە هەوڵ بداتن بە هەموو شێوەیەک ئەو صفاتانی کەوا مەذمومە ئەوانەی کەوا خوای گەورە سوبحانه وتعالى وەکو صفەتی ذەم باسی کردیە نابی هەوڵ بدا ئەو صفەتانەی تێدا بمینێ کەواتە بەعکسەوە دەبی ئاگاداری نوێژەکانی بی زۆر بە چاچی ئەنجامی بدا لە کاتی خۆی ئەنجامی بدا بە شروط و واجباتەکانی ئەنجامی بدا بە ئیخلاسەوە ئەنجامی بدا و هەروە لە یارمەتیدانی خەڵکیش ئەوەندەی لە توانایدا هەیە درێغی نەکا. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.